عماری کوڕی یاسر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دایکی یەکەم شەهیدە لە ئیسلامدا یەکەم کەسێک کە شەهید بوو سومەیەی کچی خەیاط بوو باوکیشی حەوتەم کەس بوو کە بڕوای هێنا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش هەر شەهید کرا دەفەرمێ ثلاث من جمع فيهن فقد جمع الإيمان هەر کەسێک ئەم سێشتەی تێدا بێت و کۆ ببێتەوە تێیدا ئەوە ئیمانی تێدا کۆ بۆتەوە سێ شت هەیە یەکەمیان دەفەرمێ الئینصاف من نفسك أو في نفسك لە نەفسی خۆتدا ئینصافت هەبێ ویژدانت هەبێ زەمیرت زیندوو بێ ئەگەر ئەمە تیا بوو ئەوە ئیمان بکرێ بە سێ بەشەوە تۆ بەشێکی تێتدا هەیە واتە لە سێ بەش بەشێکی ئیمان لە تۆدا کۆ بۆتەوە وجدان و زەمیرت هەبێ وجدان و زەمیرێکی زیندوو کە ئێستا باسی دەکەین وجدان و زەمیرمان بەرامبەر چێ هەبێ دووەمیان دەفەرمێ وبذل السلام للعالم نەک للعالمی للعالمی یعنی بەس تەنها بۆ زاناکان بەڵام بە فەتحەی لامەکە للعالمی بۆ هەموو کەس سڵاو لە هەموو کەس بکەیت سەلام لە هەموو کەسێک بکەیت نەک تەنها کەسێک بناسی سەلامی لێ بکەیت ئەوەی نەدناسی پشتی تێ بکەیت بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سڵاو بکە لەو کەسەی دەیناسی و لەو کەسەشی کە نایناسی ئەمە نیشانەی ئیمانە سێیەمیان دەفەرمێ کە هەر کەسێ تێیدا کۆ ببێتەوە ئەوە هەموو ئیمانی تێدا کۆ بۆتەوە بریتیە لەوەی وئینفاق من الافتقار ببەخشی لە پێناوی خوای گەورە و میهرەباندا لە کاتێکدا خۆت پێویستت پێیەتی خۆت پێویستت پێیەتی خۆت محتاجی خۆت پێویستیت بە پارەیە بە خواردن هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە دەبیستیت کەسێک موسڵمانێک ئیماندارێک فەقیرە هەژارە نەدارە خێرا بە تەنگێواچی ئەچی لە ماڵەکەی خۆت خواردنی بۆ ئەبەی لە ماڵەکەی خۆت پارەی ئەیەیتێ خۆشت پێویستت پێیەتی ماڵ و مناڵیشت پێویستی پێیەتی بەڵام ویژدان و زەمیرەکەت ئیمانەکەت وان لێ دەکات کە ئەو تیکە نانە ئەو پاروە نانە بە ئیسراحەت نەخۆی لەگەڵ برای موسڵمانیدا کە لە ماڵ و دانیشتووە لەگەڵ منداڵەکانیدا ئەو پاروەنانیان لەگەڵا بکەیتە دوولەتەوە هەر کەسێک ئەمە چێوا دەفەرمێ سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوێنکاری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرسی خوێندووە وانەی خوێندووە خوێنکاری ئەوە تەڵەبەی ئەوە ئەفەرمێ هەر کەسێ ئەم سیانەی تیا بوو ئەوە هەموو ئیمان تێیدا کۆ بۆتەوە